يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، دووبارە جەژنی پڕبەرەکەتی مانگی ڕەمەزانتان پیرۆز بێ. خوای گەورە تاعەت و عیبادەتی ئەو مانگە پڕبەرەکەتەی لێ قبوڵ فەرموو بین بە ڕەحمەت و میهرەبانی خۆی کە لێنەکانمان بۆ پڕکاتەوە. ئینشاءالله پشتیوان بە خوای گەورە لە دوای مانگی ڕەمەزانیش هەر ئاوا بەردەوام بین لەسەر دینداری و خواناسی و جومعە و جەماعەتمان. خۆشەویستان، لە وتاری ئەمڕۆماندا ناونیشانێکم بۆ جەنابتان هەڵبژار بە ناونیشانی مرۆڤەکان دوو جۆرن. مرۆڤەکان دوو جۆرن، مرۆڤێکی کوردبین، مرۆڤێکی دووربین. مرۆڤە کوردبینەکان تەنها کاتێکی کەم دەبینن، تەنها ئەو ساتە دەبینن کە تیا دەژین، تەنها ئەو ڕۆژە دەبینن کەوا ژیانی تیا بەسەر دەبەن. بەڵام مرۆڤە دووربینەکان وەکو ئیماندارانی بەڕێزی وەکو جەنابتان دوور دەبین و نازانن ژیان هەر ئێستایە. خوای پەروەردگاری بەڕەحمیش ئیختیاری داوەتە دەست خۆمان. هەر کەسێ بەس ئەم دنیایەی بوێ، بەس ڕازی بێ بەوەی کە ژیان هەر ئەمەی ئێستایە و ئەم چەند ساڵ و ڕۆژ و مانگەیە، دڵنیای دەکاتەوە و زوڵمی لێ ناکە و پێی دەبەخشێ، ژیانی خۆش دەکا. کەسێکیش بە پێچەوانەوە هەردوو دنیای بوێ، خوا هەردوو دنیای دەداتێ. ئەفەرمێ ئەی ئینسان خۆشت ئازادی کامیانت دەوێت. لەبارەی کەسی یەکەمیانەوە کە کەسێکی کوردبینە، دنیا هەر بە ئەمەی ئێستا دەزانێت. دەفەرمێ من كان يريد الحياة الدنيا وزينتها نوفي إليهم أعمالهم فيها وهم فيها لا يبخسون أولئك ليس لهم في الآخرة إلا النار وحبط ما صنعوا فيها وباطل ما كانوا يعملون. لسورة هود آياتي 15 و 16 دەفەرمێ هەر کەسێک بەس ژیانی کورتی ئەم دنیای بوێ. ژیانی کورتی ئەم دنیا زۆر کورتە لە چاو قیامەتە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە نمونەی عەمەلی نیشانی سەحابەکانی دا فەرمووی ئینسان ئەگەر بچێتە سەر دەریایەکی گەورە، سەر بەحرێکی زۆر زۆر گەورە و فراوان، پەنجە بکا بە ناو ئاوەکەدا، کاتێک کە پەنجەی دەرێنایەوە چەند ئاو هاتۆتە دەرەوە بۆ پەنجەیەوە لە چاو ئەو بەحرەدا، ژیانی دنیا ئەوەندە دڵۆپە ئاوەیە لە چاو دەریاکەدا. لەوەش کەمترە. تۆ پەنجە بکەی بە دەریادا، چ ئاوێک لەو ئاوە کەم بۆتەوە؟ هیچ. بەخوا ژیانی دنیاش زۆر لەوە کورترە و زۆر زوو تێدەپەڕێ. بەڵام هەر کەسێکیش خۆی هەڵی بژێرێ، بەڵێ من بەس ئەم دنیایم بڕوا پێیە و بڕوا ناکەم دوای مردن ژیانێکی کە و سەر لە نوێ زیندووبوونەوەیە کە بێ، خوا دەفەرمێ ژیانی خۆش دەکەم. ئەها زۆر کەس پرسیار دەکا باشە بۆ کافر ژیانی خۆشە؟ ئەوە عەدلی پەروەردگارە. هەوڵی داوە، ماندوو بووە، خوێندوویەتی، کەسابەتی کردو، پارەی پەیدا کردو، خوا لەشی ساغ دەکات، سیحەتی دەداتێ، ماڵ و منداڵی دەداتێ، ئەوەی بەرهەمی کردو عیلمی دەداتێ. خوا دەفەرمێ ستەم لە کەس ناکەم، ژیانی دنیا ڕێک پێ دەبەخشم، بەڵام خۆی نەویست تۆ قیامەتی ئاوەدان بێ، منیش قیامەتی ئاوەدان ناکەم. دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی زانای بەناوبانگی ئیسلام دەفەرمێت لە هۆڵەندا لەگەڵ کەسێکا دانیشتم، باسی ئیسلامم بۆ کرد. وتی ئوستاز من تەنها لە دنیادا بڕوام بە سێشت هەیە، هەوڵی ئەو سێشتەشم داوە داوام کردو هەم بێ، داوام لەخوا نەکردو، خۆم هەوڵم بۆ داوە. خێزانێکی جوان، کۆشک و خانوێکی خۆش، هەروەها سیارەیەکی ئاخر مۆدیل. غەیری ئەوە بڕوام نییە هیچ شتێکی تر هەبێ و هیچی تریشم ناوێ. سێریم کرد، خوا هەر سێکیانی داوەتێ. ئەمە ئینسانانێکن بەڕێزان کە کوردبینن، زۆر کورد دەبینن، ژیان لە ئەم تۆزە قەتیسەی ژیانی دنیادا دەبینن. کەسانێکیش وەکو ئێمە و مەمانان الحەمدلله لەگەڵ جەنابتاندا ئاخر دەبینین، ئێستا دەبینین، ئەم ژیانی دنیامان واز لێ نەهێناوە، بەڵام قیامەتیشمان لەبەرچاوە. دروشممان ئەوەیە ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ئیماندار واجب نەکراوە لەسەری، بەڵکو پێچەوانەوە نەهی کراوە لەوەی واز لە دنیا بێنێ. ئێستا بەردەمی خۆت ببینە، بەڵام دووریش ببینە و پاشە ڕۆژیش ببینە، هەردووکیانت ئاوەدان دەبێتەوە. خوا لە قورئانە موژدەی خۆشمان پێ دەدا و دەفەرمێ
للذين استجابوا لربهم الحسنى ئەو کەسانی وەڵامی پەروەردگاریان دەدەنەوە بەدووشت یەکەمیان بە ئیمان هێنان بەخوا دووەمیان بە گوێڕایەڵی پەروەردگار پاداشتیان الحسنى یعنی المەثوبەة الحسنى عاقبەتی خێرە ژیانێکی خۆشە الحسنى في الدنيا قبل الآخرة ئەو ئیماندارانەی کەوا دنیا هەر بەتەنیا نابینن قیامەتیش دەبینن دووریش دەبینن دوا ڕۆژ دەبینن ئەوانە لە دنیادا چاکەیان بۆ هەیە پێش قیامەت چاکەیان بۆ هەیە لە جەستەیاندا قورئانی ئێمە پێمان دەفەرمێ کولوا واشربوا ولا تسرفوا تۆ وەڵامی خواردایەوە بڵێ خوایە بە قسەی تۆ دەکەم دەخۆمەوە بەڵام زیادەڕەوی ناکەم خوا نافەرمێ نانی باش مەخۆ ئاوی جوان مەخۆ شەربەتی شیرین مەخۆ ساردەمەنی مەخۆ ئەمانەی لە تۆ قەدەغە نەکردەوە بە پێچەوانە فەرمێ بیخۆ بۆ تۆم دروست کردووە خواردنی پوخت و خاوێن و بە لەززەت و بەتام بخۆ ئاو و شەربەت و هەموو خواردنەوە حەڵاڵەکان بخۆ بەڵام یەک شتت داوا لێ دەکەم زیادەڕەوی مەکە ئاگال لە گەدە دەبێ سنوور مەبەزیانە خۆت بە هیلاکە مەبە وەڵای کەسێ بە قسەی ئەمایەتە بکات ئێمە لەشی ساغا ئێمە زۆربەی جار کە جاری وا لە جەژنانە خەڵک نەخۆش دەکەوێت هۆکارەکەی چێت لە کتوپڕا دەست دەکەینەوە بە خواردنێکی زۆر بۆیە یان خەڵکانێک وا حاڵی ببوون کە ئینسانەکە خواردنی خۆش بخوا بۆ قیامەتی زەرەدی هەیە نەخێر خوا دەفەرمێ بیخۆ بە ئەمر بشخۆوە خواردنی حەڵاڵ ئەو هەموو حەڵاڵم بۆ داناوی بە هەزاران حەڵاڵ یەک حرامم بۆ قەدەغە کردوویش عەرەق مەخۆوە مەشروبات مەخۆوە ئەوەی تری حەڵاڵ هەمووی ئازادی بەڵام ئاگال لە گەدەت بێ زیادەڕەوی مەکە کاتێ وەڵامی تۆ خوات دایەوە چێ قازانجی کرد بەخوا یەکەم کەس خۆمان قازانجمان کرد دووەمیان لە ماڵ و حاڵتدا کەسێ زەواج دەکا هاوسەرگیری دەکا کوڕکچە کە یەکتر دەناسن و هاوسەرگیری دەکەن ئەگەر تەنها کورد ببینن بەس لەززەت لێ بەس بۆ لەززەت یەکگرتن بێ بەس بۆی کە یەکتریان پێ جوانە بەس بۆی تا یەکتر لە یەکتر تێر دەبن و ئارەزوەکانیان دەشکێ خێزانەکە زوو هەڵدەوەشێ دوای ماوەیەک ئەو ئارەزوانە دادەمرنەوە ئەو جوانەی شادجوانی ئەو بۆسەیەکە لەویش جوانتر هەیە هەر لەسەر کوردبینی بووە زەواجەکە بۆیە زۆر کورتی شەڵدەوەشێ ئەگە زەواجێک هاوسەرگیریەک لەسەر مەودا دووربینی بێ لەسەر دووربینی بێ و لەسەر نزیکبینی نەبێت تەنها لەسەر حەز و ئارەزوو کاتیەکان نەبێ پێکهێنانی خێزانێک بێ خستنەوەی نەوەیەک بێ دوا ڕۆژێکی خێر بێ گەنجەکە بیر لەوە بکاتەوە بڵێ ئینشاءڵڵا لەگەڵ ئەم کچە جوانەدا ڕۆژە دەبینە پیرەمێرد و پیرەژنوو بەیەکەوە دەبین ومێدەوارم لە بەهەشتی شەهر بەیەکەوە بین بزانە ئەو کۆشکە دەڕوخێ چونکە دووریان بینیوە چونکە تەنها ئێستایان نەبینیوە لەززەتە کاتێکان لە یەکوەرگن و دوایی کە خاڵی بوونەوانە ئەمجا یەکتریان بەرچاو بکەوێ لە کار و کردەوەدا وەڵامی خوا بدەوە بڵێ خوایە حەڵاڵ دەخۆم خوایە حەڵاڵ دەخۆم و خۆم لە حەرام دەپارێزم پەروەردگار وەڵامت دەداتەوە دەفەرمێ دەی من ژیانت خۆش دەکەم دڵنیا بە ئەوەندە بە حەڵاڵی دەدەمێکی کیفایەتت بکە دڵنیا بە ئەوەی کە تۆ بە حەرامی وازی لێ دێنی من بە حەڵاڵی دەدەمێ و پەلە مەکە سەبرێک بگرە ئارامێک بگرە کابرایەکی خواپەرست و دیندار و بەڕێز هەبووە کاتی خۆی دوکاندار بوو معاملەی دەکرد بە شاگردەکەی فەرموو کوڕی خۆم تۆ ئەمینداری منی لەسەر ئەم دوکان و بازاڕە تکایە قماش دەفرۆشین هەر شتێک زانیت قماش هەیە لە سەری پارچەکەدا لە ئاخریەوە لە ناوڕاستەوە دەکرێت لە دە تۆپاتۆپێکی وا هەبێ کونێکی تێدا بێ شتێکی تێدا بوو بێ ناشیرنێکی تێدا بێ مۆرێکی بەرکەوت بێ ئەوە بە خەڵک مەفرۆشە جیایکەوە بۆ خۆمان دەیبینەوە یان نیشانی مشتریە دێن دەڵێن ئەمە بە سعرێکی کەمتر دەفرۆشین با مشتری زەرەدی لێ نەکەوێ ڕۆژێکیان هاتەوە و وتی ئەم قماشەی دیاریمان کرد و کونێک لە ناوەڕاستیا هەبوو وتی وەڵا فرۆشتم باشم فرۆشت وتی پارەکەت وەرگرت چەندە لێ وەرگرت نیشانت دا کە عیبدارە وتی نەوەڵا وتی بۆ کتی جوولەکە بوو بە جوولەکە یەکەم فرۆشت و ئەویش کەیفی خۆیەتی و جوولەکە دش بەدینە کابراوتی بەخواتەوە لە دینی خوا حاڵی نەبووی لە مامەڵە و کڕین و فرۆشتندا سەیری ئایدۆلۆژیا و بەرامبەر ناکرێت چ دینێکی هەیە چ ڕەنگێکی هەیە و خەڵکی شوێیە ئەوە من غەشە فەلەیسە منا حەدیسەکە زۆر جار خەڵک بەغەڵەت دەیخوێنێتەوە من غەشەنا کەسێ غەشمان لێ بکات لە موسڵمانان نەخێر من غەشە غەش لە هەر کەسێ بکەیت ئەبێ حەقی خۆی بدەیتێ ئێتر جوولەکەیە گاورە بێدینە مولحیدە لە مامەڵە و کڕین و فرۆشتنە نابێت سەیری ئەوەکەی فڵان کەس نوێشکەریان نوێژ نەکەرە دیندارەیان بێدینە حەقی خۆی پارەی خۆی دەدا ماڵی خۆی بە حەڵاڵی بدەیە سێ دانە ڕۆژ ئەم پیاوە گەڕا سێ ڕۆژ گەڕا لەم خان لەو وتێل بۆ فڵان شوێن ئەو غەریبە جوولەکە بدۆزێتەوە دوای سێ ڕۆژەکە دۆزرێەوە داوای لێبوردنی لێکردوتی ئەو پارچە قماشەی تۆ لە دوکانی ئێمە کڕیوتە شاگردەکەم هەڵەی کردووە
پارچەیە خەلەلێکی تێدایە تکال لێ دەکەم بماندەوە و پارەکەت بدەینەوە یان بە سعری نیوە قیمەت ئێمەوە دەفرۆشین نیوەی پارەکەت بدەمەوە لەو کاتەدا کابرا سەیری کردوتی وەڵڵی سەیرە سێ دانە ڕۆژە تۆ بە شوێن منەوەی وتی ئەرە بەخوا لە کار و کەسابەت بووم تا تۆم دۆزیوەتەوە وتی دەی وەڵڵی منیش باش شتێکت پێ بڵێم ڕاستیەک من بینیم کە ئەوە کونە من ئەوەندە فەقیر حاڵ نیم بەڵام کاتێک کە پارەکەمدایە پارەکەی منیش تەزویر بوو لە خۆشی ئەوەی تەزویرەکەم لە کۆڵ بۆتەوانێ هەر خێرا هەڵم گرت بۆ من هەمووی قازانجە بەڵام وەڵڵی تۆ پیاوێک بی بەدوی ئاوا غەشێکی بچکۆلەدا بگەڕی لە منێکی جوولەکەی نەکەی وەڵڵاهی من یەکەم جار وا موسڵمان بووم پارەکانی ژووریا بە پیان بەسە هونەچی تەزویرن و بیام دەوە پارەی ئەسڵی دەدەمێت تۆ لە دوو لاوە قازانجت کرد بوویتە هیدایەت بۆ من هەرچی من بیکەم دەچێتە سەر تای تەرازوی خێر و عیبادەتی تۆ و پاشان پارە تەزویرەکەش تۆ ڕزگار بوو لەوانی لەسەری بژیرایتایە من پارە ئەسڵەکەت دەدەمێ و زەرەتیش لە تۆ نەکەوت کەواتە هەموو حەڵاڵ خۆریەک بەڕێزان بۆ خۆمانە هیوایە بەس ئێستا دەبینێ وەکو چۆلەکەیەک وایە وەکو کۆترێک وایە وەکو ڕیشۆڵەیەک وایە کە داوی بۆ دەنێنەوە هەندێک گەنم و خۆراک دەبینێ ڕێک دەنوش پیادەکە و قاچی دەگرێ ئینسانەکە کوردبینە بەس دەڵێ ئەم مادەیە هەیە ئەم ماڵە هەیە خێرا دەنوشی بێنەوە بیخۆم بەڵام خۆی بەداوەکەوە دەبێت کەسێک قومار دەکا تەماشا کە ئاخربین نییە دەڵێ قومار لەزەتێکی هەیە و لەوە یەکسەر دەوڵەمەند بم ئێستا ئەم کۆمەڵە پارە دانراوە ئێستا دەبینێ بەڵام چونکە دوور نابینە ها قومارچی لێ دێ کەسێ ڕیبا دەخواڵە دەچم لە فڵان بانقە پارە وەردەگرم ئەوەندە ملیۆنە وەردەگرم کوڕە دوایی دەیدەمەوە ئێستا دەبینێ نازانێت لە چاڵێک دێتە دەرەوە دەچێتە چاڵێکەوە دوو ئەوەندە قوڵە ئەوەی کە هەشێتی لەسەری دادەنێ بە حساب ڕزگاری بووە ها ڕیباخۆر بەس ئێستا دەبینێ یان چەند کەسمان هەبوو پارەی بە سوو بە ڕیبا دەدا بە خەڵک هەر ئێستای دەبینی دەبوو ئێستا دەفتەرە دۆلار دەدەم دەفتەرێک و 20 وەرەقە وەردەگرمەوە وەڵات دەفتەرەکەی خۆشی ڕۆی ئاخریەکەی نەبینی کوردبین بوو کەسی عەرەق دەخوا بە حساب لەزەت وەردەگرێ و سەرخۆش دەبێ و مەدهۆش دەبێ بەڵام عاقبەتەکەی نابینێت چ تووشی جەستەدا ڕزان و لە دەستدانی عەقڵ و بیر و هۆش دەبێت لە کەرامەت و ڕێزی ئینساندا ئینسانەکە پابەند بێ بە ڕێنمایەکانی خۆی پەروەردگارەوە کەرامەتی پارێزراوە ئێمە وەکو ئیسلام دوژمنی کۆتوبەندین تۆ کۆتوبەندێک بکەیتە قاچی هاوسەرەکەتەوە منداڵەکانتەوە هەرچی حڕیەت و ئازادی لێیان زەوت بکەی کاتێک کە خوای گەورە شتێکی قەدەغا نەکردووە تۆ بۆ خۆت وا فێر بووی لە باو و باپیرتەوە و خواش وای نەفەرمووە ئەوە کۆتوبەندە هەموو مرۆڤێک ڕقی لە کۆتوبەندە بەڵام حدودی شەرعی تحد فتضمن سلامتك حدود الشرع كان كخواله فما أو سنورة ما بزينا أو السلامتي تويت هذا كرامتي تويت هذا كسنشانة الغام دبينه ولقول زارك رازا وتوا زور جوانا داري برلمي ويت هذا بلان بشي من هالقتنا ولغم هاتون علامتك عندنا وكل سريك وسيق وشيكا پێت دەڵێ بچیتە ئەمدی و ئەو شوێنەوە ڕاستە میوەی تێدایە و داری بەرداری تێدایە و گوڵ و گوڵزارە بەخوا بێ قاچ و چاوت دەکا بێدەستت دەکا ئایا دەکرێت بڵێ ئەو کەسێ ئەم علامەتەی بۆ من داناوەستەمی لێ کردووم نەخێرە بێم و زۆر مەمنونی بی کە لەم حدودەدا ڕادگرێ سەلامەتی تۆ لەوەدا نەچی ئەو دیوەوە کەسێ ترافیکی سووری بۆ تۆ داناوە دەکرێت بڵێ سیارەکەمی وەستاند و نەی هێش بگەمە شوێنی خۆم و ئەوە چەند دەقە و چرکەیەکە لێرە وەستاوم ئەبێ سوپاسی ئەو کەسە بکەی و ترافیکەی داناویان ئەو مرورەی دەستت ڕادەگەی و سنووری تۆ دیاری دەکا ئەڵە بوەستە لێرەدا بڕۆی تیا دەچی خەڵکیش تیا دەچێ حدودە شەرعیەکانیش بەڕێزان ئاوان حەدە شەرعیەکان کە دەڵێت دەست درێژی مەکە سەر مافی بەرامبەرەکە ئازادی پێشێل ناکە بە پێچەوانەوە ئازاد دەکا کەرامەتت پارێزراو دەکا خوا کەسێک کە تووشی زینا دەبێ پەنا بەخوا ها دوای چەند دەست ماز دەکا لەو بەڵای ڕزگاری بێ کەسێ دزی دەکات چەند هەز بە کەرامەتی خۆی دەکا کە ڕووشاوە ئەگەر کەسیش پێی نەزانێ چەند هەز بە نوقسانی خۆی دەکا خۆیدا بچووک دەبێتەوە بۆی ئینسان بە پاراستنی شریعەتی خوا للذین استجابوا لربهم الحسنى خوا چاشی بۆ دەکا خوا لە پێش قیامەتە دنیای ئاوەدان دەکا ئەم هەر ئێرەی نەبینی ئەو سەریشی بینی خوا ئێستاش و ئەو سەریش کە قیامەتە بۆی ڕووناک دەکاتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ من أكل طيبا وعمل في سنة وأمن الناس بوائقه دخل الجنة خوشويستان باس سرنجي أم فرمودي پیغمبر بدين صلى الله عليه وسلم هر کسی أمسي صفتي تدا بيت جيغي بهشتي خواي پروردگارا لكاتي كارو كسابتا حزي لشتي طيبة بشتي بون خوشة حزي لشتي باكا مالي حلال أو باكية مالي حلال بوني خوشة مالي حلال رنگي جوانا ماڵی حەڵاڵ ئاسوودەت دەکا
ماڵی حەڵاڵ کاتێک کە وەری دەگری پێویستت بە فتوای مەلاژ نییە مامۆستا ئەوا بکەم و دەبێت حەڵاڵ بێوانەوە خوی ستەفتی قەلبەک دڵت پێی ئاسوودەیە بەڵام ماڵی حەرام بۆنی ناخۆشە ماڵی حەرام قەلەقت دەکا نائارامت دەکا وجدانت ئازار دەدا ئەو کەسەی کەوا لە کاتی کار و کەسابەت و پیشەدا من ئەکەلە طەیبەن حەزی دەشتی بۆن خۆش بێ حەزی دەشتی پاک بێ حەزی دەشتی ڕێک و پێک بێ حەق بە ئیشەکە بدا چی ئیشێکی کرد حەقی خۆی پێ بدا و پارەی حەڵاڵ وەرگرێ دووەمیان وعەمیلە فی سونەتین لە بواری ئاییندا ئەمە بۆ دنیا حەڵاڵ خۆری چاکە خۆر بۆن خۆش خۆر حەزی لە گوڵ و گوڵزار و حەزی لە بۆگەنی نییە دووەمیان لە بواری دینداریدا عەمیلە فی سونەتین بەپێی سونەتی پێغەمبەر کار دەکا سنەتی پێغەمبەر بە سەحابەیەکی فەرموو دوو سەحابە کە ناردنی بۆ یەمەن معاذی کوڕی جەبەل و عەلی کوڕی ئەبی طالب فەرمووی ئێوە نوێنەری منن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرموو وەلای ئەو خەڵکە کە تازە بۆتە موسڵمان ئێوە چوار شت ڕێبازی محەممەدی مستەفایە صلی الله عليه وسلم یەسیرا ولا تعسیرا وبەشیرا ولا تنەفیرا دین ئەمەیە دینی خوا بە ئاسانی بە خەڵک بگەێنن دینی خوا لە خەڵک قورس مەکەن ئەم دینە هەر کەسێ بە ئاسانی و پوختی وەریگرێت یا سەرفرازە هەر کەسێ وا باوەشی تیاکە کە ئەوەندە تون بیگرێ ئاخری تیا دەچێت سەری لێ دەرناکە سێم فەرمووی وەبەشیرا دایمە موژدە بدەن بە خەڵک بڵێن خوا لێتان خۆش دەبێ ولا تنەفیرا ئەوەندە خەڵک مەترسێنن بە عیقاب و عەزابی خوا خەڵک بڵێ بەخوا زەحمەتە خوا لێم خۆش بێ دینداری ئەمە وەرگرە دینداری ئاسان نەقورس مژدە بەخش و هیوا بەخش نەک ترسێنەر و تۆقێنەر هەر کەسێ دینی خوا ئەوە وەرگری ئەوە جێگەی بەهەشتە سێمیان وەئەمینە الناسە بەوائقەه وأمن الناس بوائقه كسي خلقي نافرم مؤمنين الناس همو خلقي لأوروبا كابرايش أوروبي مسيحي كابرايش شيوعي لروسيا ملحدك لدستو زمانة أمين بيه للشرد أمين بيه أقد شاكشت بوي نبي دڵنیابێ کە خراپەت بۆی نابێ هەر کەسێ حەقی خەڵکی نەبێ شەڕی بۆ خەڵک نەبێ ئەگە بۆت کرات چاکەت هەبوو ئەگە بۆت نەکرا حقت بەسەر خەڵکەوە نەبێ زمانت لە ناموسی خەڵک نەکوتا زمانت لە شەخسیەتی خەڵک نەکوتا خۆت پاراز دەدەنگ و باسی ئەموو ئەو بەخوا جێگات بەهەشتی خوایە واللهی بەڕێزان هەرسێکیان ئاسانە بەخوا هەرسێکیان بە قازەنجی خۆمانە بەتایبەتی خاڵی سێم زۆر ئاگامان لەوە بێ حەز نەکەین کەوا خراپەمان بۆ خەڵک هەبێ ئێستا جەژنە لەگەڵ کەسێکە ناڕەحەتیەکت هەیە گەورەی بنوێنە هەر ئەمڕۆ بچۆتە گەرنی خۆتی پێ ئازاکە تۆ گەرنی ئازاکە بەخوا بەڕێزان دنیا ئەوەی ناوێت چەند کەس پار ئەم کاتانە جەژن لەم سەر زەویە بوو ئێستاوا لە ژێر خاکایە چەند کەس ئەوڵی ڕەمەزان لە ژیانە بوو ئێستاوا لە ژێر خاکایە چێ دەڵێ ئێمە دەگەینە ڕەمەزانێکی تر چێ دەڵێ دەگەینە جەژنێکی تر جا بۆ ئەم هەموو ڕقوقینە کۆکەینەوە من گەورەی دەنوێنم گەرنی تۆ ئازا دەکەم تۆ کە ئازاد نەکرد دەی با خراپە بۆ تۆ بێ با من باری سەرشانی خۆم سوکەم با شەڕم بۆت نەبێ ئەگەر لانی کەم خێرم بۆت نەبێ ئەرە مەمان پێ ناکرێت دەتوانین نەتوانین خێر بەیەک بگەێنین من نەتوانم هاوکاری بکەم بەڵام خۆ دەتوانم زمانم بگرم لە ئاستتدا ئەتوانم چاو بگرم لە ئاستتدا شتێک بە چاوی خۆشت بینین وتاری جەژنیش عەرزم کردن بە چاوی خۆشت بینیت تۆ بڕیار مەدە بەڵام من حەقم نییە بەسەرەوە تۆ دادوەر نی تۆ حاکم نی ئێمە لە قیسەی سەیدنا یوسفدا سەلامی خوایان لەسەر بێ بینیوتانە کاتێ بنیامینی برای کاربەدەستانی یوسف پاشا بە شوێنی دەکەون عیارەکە پەرداخەکە جامەکە لە ناو بارەکەی دەردێنن ئەڵێن دزە براکان یەکسە بڕوا دەکەن بەڵام ڕاستە دزە براکەشی دز بوو خۆ ڕاستە بە دیمەنی ظاهیر بنیامین دەبێت دز بێت چونکە لە ناو بارەکەیدا شتێک شارداوەتەوە خۆ بە چاوی خۆیان بینیان بەڵام نەیانزانی لە پشتەوە فێڵێک هەیە و ئەمە پیلانێکە بۆی بنیامین بژێڕنەوە بۆیە شەرع پێمان دەڵێ قورئان پێمان دەڵێ شتێکت بە چاوی خۆشت بینی تۆ بڕیاری لەسەر مەدە بڵێ ئەو پەیوەندی بە منەوە نییە من دادوەر نیم من حاکم نیم من شوتە و ئاسایش نیم خوا ڕەحمی پێ بکە خوا ڕزگاری کە کەسێ حاکمیش حکمیدا ئاکتیان فڵان کەس 30 ساڵ حکم دراوە هەر ئەوەندە لەسەر بێ بڵێ خوای گەورە بێ بەهانایە و ڕزگاری کە خوا ڕەحمی پێ بکە مەڵێ بەخوا وای کرد و وای نەکرد لە ئەمریکا کابرایەکە بوو ئۆتیس جۆنستۆن تەمەنی 25 ساڵ بوو بە تۆمەتی کوشتنی ئەفسەرێکی ئەمریکی لە کۆڵانێکا کە ئەوی تێدا بوو ژیرە هیچ بەڵگەیەکی تر نەبوو کە غەیری ئەو ئەفسەرە ئەمریکیی کوشت بێ بۆیە دادوەر دوای چەند جەلسە و دانیشتن بڕیاریدا بە زیندانی هەتا هەتایی
44 دانە ساڵ لە زیندانا بوو ئەو پیاوە 44 دانە ساڵ لە زیندانا بوو ئەمجا دوای 44 ساڵەکە دادگا و ئاسایش بۆی معلوم بوو قاتڵەکە ئەو نییە و کەسێکی ترەوە ئەم بێتاوانە ئەمجا داوای لێبوردنیان لێ کرد و قەرەبووی هەموو ساڵی ئەو تەمەنێکەوە لە ڕووی مادیەوە ئینە معنەویان ناکرێتەوە داوای لێبوردنیان لێ کرد سەرۆکی ئەمریکا داوای لێبوردنی لێ کرد ئەها سەیری کە بەڕێزان خۆدا دووەر بڕیاری لەسەردا بوو خۆ حاکم حکمی دابوو بەڵام نابێتەوە بڵێ ئەها تاوانباریش نەبوو بێتاوانیش بوو بۆیە کوردەواری ئەمە قسەیەکی جوانیان فێری ئێمە دەکرد دەیانگوت هەر خوا دەزانێت ئای چەند شتێکی جوان بوو بەخوا هەر خوا دەزانێت حاکمیش جاری وایە نازانێت ئێمە زاهیری بەرگێک دەبینین بەڵام لە پشتی ئەوەوە چی هەیە بۆچی حەقمان بەسەر خەڵکەوە هەبێ ئەو کەسێکی خراپەیەک دەکا خوا لە قیامەتە محاسبەی تۆ ناکا لەسەری خوا لە تۆ ناپرسێتەوە بۆ فڵان کەس داوێن پیس بوو بۆ فڵان کەس بەدڕەوش بوو بۆ فڵان کەس ڕوت و قوت بوو بۆ فڵان کەس عەرەقخۆر بوو خوا لە تۆ ناپرسێت خوا لە تۆ ناپرسێتەوە بۆ وای کرد بەڵام لێت دەپرسێتەوە بۆ باست کرد بۆ غەیبەتت کرد خوا لێت دەپرسێتەوە کافرێک لە گەڕەکەتدا و زمانت بەرامبەری خراپ بوو هەڵێنا خوا لەسەر محاسبە دەکات لەسەر کافرە بۆ غەیبەتت کرد مافی تۆ نەبوو غەیبەتی کەی سەمعی تۆی پێ ناشکێ بە خراپەی ئەو سەمعی تۆ ناشکێت تۆ بۆ خۆت پاک بە با خزمەکەت خراپەکە بێت بۆ سەمعی تۆی پێ دەشکێت هیچی پێ ناشکێ پاشان باسکردنی عیب و عاری خەڵکی نیشانەی ئەوەیە تۆش سەرت لەو بابەتە دەخورێ بۆ عیبدار دەبی ئەگە باسی ئەم شتانە دەکەی دیارە خۆش سەرت لێی دەخورێ بۆیە عیبدار دەبی پێی باسی مەکە و زمانت بگرە هەمیشە ئاخر بین بە نزیک بین و تەسک بین مەبە لە دوو شتە یەکەمیان لە لەش ساغیدا دووەم لە دەوڵەمەندیدا هەر کاتێ جەستە ساغ بوو تەکەبور لێمەدا مەڵێ بە حیاتی نەخۆشی ناناسم بە نەخۆش پێ مەکەنە دووەمیشیان هەر کاتێ خوا ماڵی دایتێ و سامانداری کردی و دەوڵەمەندی کردی وا مەزانە ئەم ماڵ و سەرەت و سامانە هەرگیز لە دەستت دەرناچێ و گاڵتت بە فەقیر بێ تەکەبوری پێوە لێمەدا دووربین بە چونکە لە دنیادا زۆر شت جێگیرە بەس دوو شت جێگیر نییە دوو شت قەت زەمانی نییە یەکەمیان لەش ساغی دووەمیان دەوڵەمەندی ئەم دوانە وەکو تەختەی سەر ئاو وایە قەت زەمانی خوای گەورەم نەداوە بە کەس بۆیە ئەمڕۆ لە شتە ساغی دوور نییە دوای یەک دقە جەڵدەیەکی دەماغ لێتدا و مێشکت بتەقێنێ فەلەجت کە ئەها قەت بە جەستەی ساختەوە تەکەبور بەسەر خەڵکا لێ نەدەی گاڵتە بە نەخۆش نەکەی دووەمیان بە دەوڵەمەندی چەند کەسمان بینی زۆر دەوڵەمەند بوو لە کتوب پڕێکە مان سامانەکەی لەدەستدا ماڵی دنیا زەمانێکی نییە هەتا دەتخەنە قەبرەوە تۆ بە دەوڵەمەندی بشی ماڵی دنیا زەمانێکی نییە کە ئێستا ملیۆنەری منداڵەکانت لە دوای خۆت دەوڵەمەند بن شێڵە سوال ناکەن بۆیە ئەگەر لەم دوانە بێ کوردبین مە بە بەرامبەریان دووربین بڕوانە ئەو سەر لەبەر چاو بێ مەڵە فڵان کەس ئەمڕۆکانە ئیشی پێم بووی ناکەم دوور نییە ڕۆژێ تۆ بچیتەوە دەرگای ئەو تۆ ئیشت بەو بێ مەڵە فڵان نەخۆشە لە ماڵ مایەوە چۆن خزمەتی بکەم دوور نییە خوا شیفای ئەو بدا و تۆ ڕۆژێ نەخۆش بێ ئەو خزمەتت بکاتەوە بەم نەفەسەوە ببینە هەمومان ئومێدەوارم ئاخر خێر بین دووربین بین بەڵام کوردبین نەبین ڕەمەزان ئێمە دووربین بووین سوپاس بۆ خوای گەورە ئەها چاومان لێ بوو کە ڕۆژێک دێ ڕەمەزانیش تەواو دەبێ جەژنیش دەکرێ بۆیە فەزلی ڕەمەزانمان بەنسیب بوو ئەوانەی کوردبین بوون ویان دەزانی ئەم ڕۆژە هەر ناگیرێ بابە چۆن ئەمڕۆ ئاو نەخۆمەوە نان نەخۆم چاو لێ لەو فەزڵە بێبەش بوون هەمیشە لە دنیادا کوردبینەکان ئەوانەی بەس ئەم سەعاتی دنیا دەبینن زەرێکی گەورە دەکەن هەمیشە ئەوانەی کە دنیا دەبینن و دوای ئەم دنیاش دەبینن دوای ئەم دنیاش ڕۆژێک ژیانێکی نوێ دەست پێ دەکاتەوە بەخوا سەرفراز دەبین یا ڕەبی خوا سەرفرازمان کەی یا ڕەبی خوا سەرفرازی ئەم دنیا و ئەو دنیامان کەی حەمد و سەنات دەکەین خوایە سوپاست دەکەین کە هیدایەتت داین بۆی بە جوانی لە خزمەتی مانجی ڕەمەزان نابین یا ڕەبی تۆش لێمان قبوڵ کەی یا ڕەبی خوای دەفتەری ئەعمال سپی کردبینەوە لە گوناه لە کۆتایی مانجی ڕەمەزان و ڕۆژی جەژندا یا ڕەبی خوای ئەم جەژنە بکەی بە مای خێر و خۆشی بۆ خۆمان بۆ خێزانمان بۆ منداڵمان بۆ دەوروبەرمان بۆ کوردستانمان یا ڕەبی خوای ئەم کوردستانشمان ئاوەدانتر کەی ئەم ئەمن و ئەمانەمان بۆ زیاتر کەی کەم و کوڕیەکانمان بۆ پڕکەیتەوە نێوانی لایەنە سیاسیەکان ناکۆکی تێدا یا ڕەبی خوای ئیسلاحی حاڵمان کەی بەزەی بخێتڵی کاربەدەستان و مەسئولانی وڵاتەوە بەزەیان بە میلەت چاوی ڕێزیان لە میلەت بێ نەک بەزەی چاوی ڕێزیان لە میلەتی خۆیان بێ وەفادار بن بەرامبەر بەم میلەتە خواناسا دەست پاکە باخلاقە بە ڕەوشتە یا ڕەبی خوای گەورە لەناو یەکترا جوانمان کەی حەزمان بەوە بێ یەکتری بینین چارەگران نەبین لەلای یەکتر خوایە شیفای نەخۆشەکانمان بۆ بنێری یا ڕەبی خواوەی کە لەم جەژنەدا ئێستا لەش بە ئازارە کۆمەڵە خەڵکیش پێوەی گرفتارە خوایە شیفای نەخێری بۆ بنێری یا شافی یا ئەڵڵا شیفای نەخۆشەکانمان بۆ بنێری
خوایە هەر کەس دڵ بەخەمە خوایە دڵخۆشیکەی یا ڕەبی خوایە هەر کەسێ لەم ڕۆژی جەژنە شادڵی نەکراوەتەوە خوایە ئێستا ڕەحمەتی خۆتی بۆ بژوڵێنی و خوایە وشەیەک دڵی خۆشکە زەردەخەنەیەک دڵی خۆشکە لە نەخۆشیە نەفسیەکان ڕزگاریکە خوایە عاقبەتمان بەخێر بجێڕی لە دوای مانگی ڕەمەزانیش لەسەر ئەم مەنهەج و ڕێبازە جوانەی ئیسلام بەردەوام بین مزگەوتەکانی خۆتمان پێ ئاوەدانکەی خوایە تۆش ماڵەکانمان ئاوەدانکەی آمين آمين والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون